حەزەکەی بگەڕێتەوە قوتابخانە؟ بەڵێ بەس خوێنەوەری شتم نییە، ئیتر ناتوانم شت بنووسم. ئەمەوێ یعنی بچمە بۆ مەکتەب بخوێنم. تر خۆی قورسە زۆر ترتم خوایە ئەیەمە دەستەوە. سڵاو دەبێت چۆنی؟ باش. ناوت چییە؟ شەن. تەمەنت چەندە؟ بووم بە 16 ساڵ. 15 ساڵ. هۆکاری هاتنە بۆ نەخۆشخانەی هیوات چی بوو؟ نەخۆشی ئەزانم. چی بوو نەخۆشیەکە؟ شێرپەنجە. بەڵێ. ئێستا وەزعت چۆنە؟ وەڵا شکر بخوا باش. تێوەپەڕانوویە ماوتە؟ تەمپەڕانوو. بەس هەر ئەو ماوەستە تاری حەسخانی واکەم بۆ عیلاج. چۆن توانی و زاڵ ببی بەسەر شێرپەنجەیە؟ ئیتر خەسخانی هیوایەکە هیواکانی بەشەکە بەسەر نەخۆشەکان یعنی دکتۆرەکانی خەسخانی وا خۆی ئیتر هەمویان. و زۆر بەهێز بووی لەو کاتەیە؟ بەڵێ. لێ نەترسایی لە نەخۆشەکە؟ نا خۆم لەگەڵا بووم. ئیشەڵات خوا لەگەڵ تابێ بە بەردەوامی. دایەجان دۆخی چۆنە ئێستا؟ وەڵا سوپاس بۆ خوا باشە ئێستا دەستخۆشتیتان یەکەم ئێستا شکر باشە بەس ئێستا هێناومەتەوە فەحسێکی هەبوو بۆی بکەن ئەتر جار سەردانی ئێرەی پێکەم و ئێمارای 6 مانگ جاریا ساڵی جارێ بۆ یەکەن و لە ماوەی چەندێکە توانی نەخۆشەکەی تێبپەڕێنێ؟ وەڵاهی خۆی لە 4 ساڵونیا تووشی بوو. 4 ساڵونی بوو تووشی بووی تر 3 عەمەلیاتی بۆ کرا. دکتۆر خالی شکر دەستخۆشی لێکم عەمەلیاتەکانی بۆ کرد. لە پێش شانتاکەیان بۆ دانای تر دووەم جار عەمەلیاتی وەرەمەکەیان دەرێنا لەسەری نەگەشتە ساڵی هەم دیسان هەڵیایەوە بۆی کردەوە دکتۆر خالی تر یەکەم خۆ دووەم خەسخانەی هیوا چوم هیوا بەخشە ئێرە. بوونی منداڵێک کە نەخۆش بێت بۆ دایشێک ڕەنگە بە زۆر خۆرس بێت وەک لە هەر کەسێکی دیکە. چی بوو لای تۆ؟ چیە گوزەرە لای تۆ؟ یەکسەر یەکەوایان وتیان دکتۆر جەمال ئەحمەد ڕەشی ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ و نەخۆشیەکەی دۆزیەوە کە وتی ئەو لە سەریا کۆبەتەوە وەرەمە سەریا دروست بووە تر خۆی قورسە زۆر ترتم خوایە ئەیەمە دەستەوە خۆی قورسە زۆر تر یامە دەست خۆی گەورەمان لەگەڵا بوو تر زۆر قورسە مناڵێک 4 ساڵ و نیو بێت تووشی ئەوە بێت ترتم خوایە یەکەم ئەیەمە دەستەوە ئەتر دکتۆرەکانیش زۆر یعنی باش بوون یعنی زۆر مڕاعاتیانەکەن کارمەندەکان هەمویانی ئێرە. بەسی ئەوم بۆ بکە ئەو لە 4 ساڵ و نیوە لەوانەیە منداڵێک بوو بێت زۆر عەقڵی بە بابەتەکان نەشکاوی ئەمە تا چەندێک ئەو زروفە بۆ تۆ قورس بوو؟ زۆر قورس بوو زۆر قورس بووی تر خۆشی ورەی زۆر باش بوو لەگەڵ ئەو شاد چکم بە خۆم و کچە گەورەکەم تر زۆر مڕاعاتیمانە کردووی تر زۆر تر کەس و کار و ماڵی هەموو لای ئاوابێ زۆر تر نازیمانەیە و تر خۆشی زاڵ بوو بەسەر نەخۆشەکە باش بوو. بەنیازی چی بکەیت؟ یعنی بەرنامە چێ لە ژیانتە؟ جارێ بڕیارم نییە. ئەخمە بەستمەوەی لە خوێندنەکە تا ئەتێ بگەی بە چی؟ وەڵا ناخوێنی. بۆ؟ چکم ئەم پۆلی یەک عیلاجی کیمیاییە بوو تا دوو مامۆستا تایبەتەکەشی ئەو کاتە هەردووە بووە لە هەردوو دەوامەکە داوامی کردایەتر فێری خۆی مناڵ پۆلی یەک یعنی چی؟ ئەلفوبێ هیچی نازانی. ئیتر پەروەردەی ترە بێ ئەم مناڵانە نابێ دەرچن نابێ بێ ئەمەل بن بۆی دڵیان نەشکێ تر تا پۆلی 6. واتە ئەم نەیخوێندووە هیچ یا چی؟ تر ئاوە ئەمان بردەوە بۆ مەکتەب دکتۆرتی هەر هەفتەی ڕۆژێ بچێتەوە بۆ مەکتەب بۆ ئەوی تووشی هین نەبێت بەڵێ چۆن بە گۆشەگیر نەبێ هەر لە دەرزێکیش بخوێنێتر ئەم دووەم دەرز مامۆستا تەلەفۆنێک کردی وەرە بیبەرەوە شەن بێتاقەت بوو زۆر. تا پۆلی چەندە خوێن؟ 6. 6 سەرەتایی بنەڕەتی. ئەی دوای ئەوە؟
دەچم لە مەکتەب یعنی وازە لێنە بەڵێ آخر متوسط ودي ناقرن ولي شو ما ناقرن؟ حرفة هيج نازانية تر بيش ولا مكتب يا بوتا بوليسي لس بوليسي شوينا قرك يا كتير تلبس أو ما مصاتاي بتي حرزور زور باش بو ما مصادينا دسو شاي وخوش به تي والله أجر إسا بولي يقبايا خو ما هات مماضو بتايبتي حمو درزك عن بي أوت ترتا بولي شش هلا قال يا أبو ببردوامي يعني حسابك وكو خم لمكتب أبو مو أبو من ئەو پرسم یعنی ئەوی شەوڵێکتان بۆ گەڕانەوەی ئەم بۆ قوتابخانە ماوەی چەندێکە لە قوتابخانەدا بڕاوە صار 3 ساڵ سێ ساڵ. بايا بوي لبولي نو بايا قسەتان لەگەڵ پەروەردەیان نەکردو نه والله ترى ولا دروا ساو كورجنيا ساو همي بباري مكتبة كاني كمي بباري آوايا حەزەری بگەڕێتەوە قوتابخانە بەڵێ بەس خوێنەوەریشتم نییە ئیتر ناتوانم پشت بنووسم مامۆستاکانیش نیویان هەوڵم لەگەڵان نایەن هەوڵدە لەگەڵانە تۆ هیچ بە مامۆستاکانەوەی تۆ کە هەوڵدە لەگەڵا بن پێشتر لە مەکتەبی لەو مەکتەبی پێشتر بووم ئێوازە لێنە نوێ مامۆستاکان زۆر باش بوون یارمەتیانیان نیوەشان یارمەتیان نەئەم تا مامۆستا نەرمین مامۆستای کۆمەڵایەتیمان بوو زۆر یعنی یارمەتی ئەم و خۆشەویستم بەزانانی تر باشە شان ئەگەر داواکاریەکە هەبێ تێ لێرەوە بیگەێنی بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم داوای چیان لێکە ئێستا یعنی بچمە بۆ مەکتەب بخوێنم حەزەکەی بچیتۆ بخوێنیت بەڵێ